زۆر باشەوە سابەها ئەخلاقیەکان سیمایەکی گەش و دیاری میهرەبانیە. زۆر جار لە نەخۆشەکان یا با بڵین لە خەڵکی دیکە لە دەرەوەی میهرەبانی گوێمان لێ ئەبێت کە ئەڕۆینە ناو میهرەبانی هەست بە غەریبی ناکەین، هەست بە مامەڵەی جوانەکەین، هەست بە بەهای ئەخلاقی ئەکەین. پێم خۆشە زیاتر لەسەر ئەم بابەتە بۆسن چەند لە بیدایەتیش هەندێکتان ئاماژە پێدام، بەڵام ئەگەر دەقیقتر لەسەری وەسن ئێوە وەکو با بڵین HR و سەرچاوە مرۆیەکان چۆن ئەتوانن ئەم بەها ئەخلاقیانە بچەسپێنن لە ناو ستافی تەندروستی خۆتان و ستافەکانی دیکەش بە هەماشێ. بەڵێ ئێمە بەڕاستی ئەو خەڵکی کە ڕوو لە میهرەبانی دەکات بە تایبەتی ئەوەی کە داوای دامەزراندنەکەیان حەز دەکات کار بکە خزمەت بکە لە میهرەبانی، ینی بەڕاستی ینی ڕۆژانە هەر ئەو خەڵکی کە دێ ینی ئەو ستافەی کە دێ بۆ لای ئێمە خۆیان باسەکەن کە با بڵین ینی فیدباکی دەرەوەی خۆمان کە وەردەگرین ینی دروستکردنی ژینگەیەکی گونجاو لە میهرەبانی کە ئەمە بەلای ئێمە و زۆر گرنگە کە یەکێک لە ئەرکەکانی HR بەڕاستی بریتێ لەوەی کە تۆ بتانی ژینگەیەک دروست بکەی ئەم کارمەندە هەست ببوونی خۆی بکە، هەست بە ئارامی بکە. باوەڕ بکە ئێمە کارمەندمان هەیە کاتەکەشی تەوا دەبی ناچێتەوە لێرە، ینی وەکو خێزانێکی لێ هاتووە، ینی ئێرە وەکو ماڵی خۆی هەست پێ دەکە، ینی ناتوانانی. کارمەندمان هەیە لە دەرەوە ئەگەر لێرە بڕۆ لەوانەیە موچەی زۆر زیاتری پێ بدرێت، بەڵام ناڕوە بۆ لەبەرەوەی ژینگەیەک دروست بووە، ئارامیەکی دەرونی بۆ دروست بووە. یعنی ئەمەش بابەتێکی زۆر گرنگە بەلای HR-ەوە کە ئیشی لەسەر دەکاتن کە ژینگەیەکی گونجاو بۆ کارمەندەکان دروستکە، هەست بە بوونی خۆیان بکەن، هەست بە ئارامی بکەن و هەست بکەن کە ئەو خزمەتەی دیکەن شوێنی خۆی دەگرێت. و باسم کرد یعنی ئێمە لە هاندانە بەشێک مادیە کە تۆ پارە دەدەی بە کارمەند بەڕاستی، بەڵام بەشێکی تری بوونی ژینگەی گونجاوە، بوونی هەستکردن بە بوونی خۆیەتی، پاراستنی ماف و کەرامەت و ئینسانیەت و ئەخلاق و خۆڕەوشتێتی کە لە میهرەبانی زۆر ئیش لەم بوارە کراوە و ئەم ئەجواء دروست بووە. بۆی بەڕاستی نمونەی زۆرمان لایە کە خەڵک هاتووە یعنی زۆر زار دێتن لای ئێمە ئەڵێن ئێمە حەز دەکەین بە خۆبەخشی لێرە ئیش بکەین، بەڵام لە میهرەبانی خۆبەخشی نییە خۆشبەختانە. لەبەرەوەی ئێمە باوەڕمان بەوەیە کە خەڵکێک نێرین لێرە بەداخە ینی پارەی نەدەیتێ و ئەم کللتورە خراپە بەڕاستی هەز ناکەین بەرە پێ بدەیت. ئەی بۆ فێربوونتان هەیە؟ بەڵێ بۆ فێربوون ئاساییە، چونکە هەر خۆی فێربوون پارێ. ئەمە باوەڕمان وایە کە تۆ فێرەبی ینی پارە وەرەگری بۆ چونکە توانەت دروست دەبی بەیانی ئیشت دەست دەکەوی. بۆیە سیستەمێکی تەندروستمان هەیە کە بە بەردەوامی با بڵین خو لە تدریبیەکانمان هەیە کە ستاف لە جۆرە جیاوازەکان دێ لە ناو میهرەبانی تدریب دەکەن و لە بەشەکەی خۆیان سوپاس بخوا ڕێنمایی وەردەگرن و فێرە بن. میهرەبانی دڵسۆزی و لێزانی